ئەوە جەریدەی ڕەسە هەرچی خراپە لەو شارەدا بەو شارە گوتراوە ئەم جەریدەیە زمان حاڵی یەکگرتووی بەڵێ خەڵکی دەڤەرە بۆ دینان هەکاری بێدەنگ بیتن نەمعنەوەی ئەوە کوێ ڕازیە تێنە کوشتن تێنە سوڵتن تێنە خراپکردن تێنە وێرانکردن شەفەرە دەنە خانیەوان نەوەسانە کاکیادگار ئازادیارا دەربرینێ لە دەڤەرا بەهدینان دبن گەفاندایە حتا vê gavê xelkekê zêde li devera dihûkê newî di dengê xwe bidete layînên xeyrî hizba desalat tirsî tên wereqewiya erzaqî bête berîn. یەک نمونە لایە بەرپرسێک بێت ناوی شوێنەکەم پێ بڵێت پارتی نەبێ من پێ سەیرە یدبێت تعدایل مەبکە یدبێت تعدا بژنەوە نابێ این پارتی بم بابا پارتی گوت خودی ئەس ڕۆتبێ پارتی تەلگەرم ئەس نەویرم دەنگێ خۆ بدەمە ئێکیدی نەکو ڕۆتبێم بێتە بەڕێ حەکەویە مەشروع شارستانیەتێک استێزازی بکار نەینە ما کەس بێت حەریز نەکردی هەوڵ دەد بزاوێت کاتێن کو مشکلێت بچیک بەحث نەکرد کێت مازم بچیک بکەن ممارسە حزبی دەفەر ئابادینان انتحارێکا سیاسیە دوو جار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 خولەک